بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وسيد المرسلين حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار، آمين. برزان خوشویستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر خۆشحاڵین کە توانیمان شەوێکی تر لە شەو پیرۆزەکانی مانگی ڕەمەزان بینەوە خزمەتی عزیز و خۆشەویست لە بەرنامەی پارشێوی پەیام. خوای پەروەردگار پارشێ و شەو و ڕۆژ و هەموو کاتەکانمان بکات لە خێر و بەرەکەت. دیارە ئێمە لە شەوی حەڤەی ڕەمەزانین، لەم شەوەیە و لە 1444 ساڵ بەر لە ئێستا ڕووداوێکی گەورە ڕوویداوە لە مێژووە کە قورئانی پیرۆز زۆر بە تەفسیل باسی کردووە کە ئەویش جەنگی بەدری گەورەیە. دیارە بابەتی جەنگ بەشێکە لە مێژووی مرۆڤایەتی، لەوەتی مرۆڤ لە سەرزەویە هەر سەرزەوی بە سیراع و بە ململانێەوە هاتووە و ئاینی پیرۆزی ئیسلام هەوڵی داوە بابەتی جەنگ ڕێک خاتەوە و شتە ناشرینەکان کە لە مێژووە هەبووە لە جەنگکردنا دەریان کە و ئامانجە ناشەرعەکانی تیا دەرکا و ئامانجە شەرعەکان بێتە دی. لە تەمەنی کەمی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەمەنی کەم بووە بەڵام پڕ خێر و بەرەکەت بووە، کۆمەڵێک جەنگ ڕووی داوە کە بە ورد و درشتەوە ئیبن حەجەرە فەرمێ نزیکەی 100 جەنگ ئەبن. لە هەموو ئەم جەنگانەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە پێشینەی ئوممەت سەلەفی ساڵح ئەم جەنگانەیان بە دەرس خوێندووە بۆ پەروەردەی مناڵەکانیان. ئیمامی علی کوڕی حوسەینی کوڕی علی کە پێوترێ زەین العابدین ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ ئەفەرمێ كنا نعلم مغازي رسول الله صلى الله عليه وسلم كما نعلم سورة من القرآن. ئەفەرمێ ئێمە مناڵانی تابعین، یعنی ئەوانەی کە کەسوکارمان سەحابە بوون نزیک بوون لە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام، فێری جەنگەکانی پێغەمبەر ئەکراین عەلەیهی سەڵات وسەلام بەوانە هەروەکو چۆن فێری سورەتێکی قورئان ئەکراین. بۆ چونکە لە جەنگی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوێن ڕەشتن زۆر کەمە، زۆرترین پەروەردەی تایە، بۆ ئەوەی کە خەڵکانێکی گومڕای سەرمان لێ نەشێوێنن لەم بابەتەیە. تەماشای مێژووەکەین، ژمارەی کوژراوان لە هەموو ئەم جەنگانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام 1100 کەسی تێنە پەڕاندووە. بعضێک ئەڵێن 861 کەس کوژراوە لە کافر و لە موسڵمان، و بعضێک ئەڵێن 1018 کەس کوژراوە. لە هەموو جەنگەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام 1100 کەسی تێنە پەڕاندووە. تەنها لە یەک جەنگێکا کە کافر و بێ باوەڕەکان کردویانە کە ئێستا یانەوێ ڕەخنە لە پێغەمبەر ئێمەگەرن عەلەیهی سەڵات وسەلام، مناڵی موسڵمان فێرکەن کە ڕەخنە لە پێغەمبەر گرێ عەلەیهی سەڵات وسەلام، کە ڕەخنەگرتن لە پێغەمبەر کوفرە، خوا پەناماندا. تەنها لە جەنگی جیهانی دووەمە زیاتر لە 60 ملیۆن خەڵک کوژراوە، جاتر ئەمە بەراورد کە. بۆیە لە جەنگی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆرترین پەروەردە هەیە. مە لەلایەک لەلایەکی تر لە مێژووی موسڵمانانە دواتر کۆمەڵێک جەنگ ڕووی داوە. زاناکانە فەرموون لە ناو جەنگی موسڵمانانە سیان زۆر گەورن، پێویستە ئەم سیانە بەردەوام باس کرێن. یەکێکیان لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەوەی ئێمە باسیەکەین ئەم شەو یادەکەیەتی جەنگی بەدرە. دووەمیان جەنگی یەرموکە کە لە سەردەمی عومەرا بووە ڕەزای خوای لێبێ، کە لە ساڵی 15 کۆچیا بووە، کە ئەوە لەگەڵ ڕۆمەکانە بووە کە 70000 لێ کوژراوە لەوان لە ڕۆمەکان، ئەوە لە دوای پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام. جەنگی سێمیشان جەنگی حەطینە کە لە نێوان سەلاحەدینی ئەیوبی و خاشپەرستەکانە بووە، کە ئەوش سەلاحەدینی ئەیوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ توانیوێتی وەکەوترێ قودس پاکاتەوە، ڕزگاری کا لە خاشپەرستەکان. خوای پەروەردگار جارێکی تر ئەو قودس و ماڵە مبارەکەی خۆی پاک و خاوێن کاتەوە لە دەستی ئەو جوولەکە پیسانە. بۆیە لە قورئانی پیرۆزە زۆر بە تەفسیل باسی جەنگی بەدر کراوە کە سوورەتی ئەنفال سوورەتێکی دەلاپەڕەیە هەمووی تەرخان کراوە بۆ ئەو بابەت. جەنگی بەدر لە وەکوتم لە شەوێکی وەکو ئەم شەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چەند شەوێک پێش حەڤەی ڕەمەزان لە ماڵ دەرچووە و لە ڕێگە لە چەند شوێنێک لایەنداوە تا گەیشتۆتە ئەم شەو کە ڕوبەڕوو یەکتر بوونەتەوە. بەدر وشەی بەدر خۆی
ناوی بیرێکە کە پیاوێک هەڵی کەندووە خۆشی ناوی بەدر بووە لە بەنی غیفار بووە لەو منتیقەیە 160 کیلۆمەتر لە مەدینەوە دوورە ینی بەدرۆنی لە پەنای مەدینە بێ 160 کیلۆمەتر بەدر لە شاری مەدینەی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام دوور بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە چەند خۆناغی گەیشتە ئەوێ هەموو جەنگێک هۆکاری هەیە دوای ئەوەی خوای پەروەردگار جەنگ و جیهادی ڕێگە پێدا لەلایەن موسڵمانان و یەکەم خۆناغ ڕێگەی پێدان دواتر فەرزی کرد لە سەریان موسڵمانان زۆریان مەبەست بوو بە تایبەتی مهاجرین ئەوانی کە خەڵکی مەکە بوون و ماڵ و سامان و سەروەتیان دەست بەسەرا گیرا بوو لەلایەن کافرەکانی مەکەوە زۆریان مەبەست بوو ئەم مافەی خۆیان وەرگرنەوە و بە جۆرێک لە جۆرەکان حەقێکی خۆیان لە خەڵکی مەکە بکەنەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەواڵی بۆ هات کە لە بەدرەوە کاروانیەکی خەڵکی مەکە تێپەڕە بێ ئەم کاروانیە 1000 حشترە و ماڵێکی زۆر باشی تێدایە کە مەزەندە کراوە بە 50,000 دیناری ئاڵتون واتە بای 50,000 مسخاڵ ئاڵتونی دیابوو کە ئەو کاتە مامەڵیان بە دینارە کردوە دینار ئاڵتون بوو و دینار مسخاڵێکە تقریبا هەر دینارێکی ئاڵتون کاڵە دینارێکی سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یعنی 1 مسخاڵ ئاڵتون ئەم کاروانێ 40 بۆ 50 کەسی لەگەڵا بوو بە سەرپەرشتی ئەبوو سوفیان کە ئەو کات موسڵمان نەبوو دواتر دیارە ئەبوو سوفیان موسڵمانە بێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام موسڵمانانی کۆ کردەوە فەرمی موسڵمانان ئەوە کاروانی و ماڵ و سامان و سەروەتی خەڵکی مەکەیە کە چەند ساڵێک زوڵم و ستەمیان لە ئێوە کردووە کە ماڵ و سامان و سەروەتی زۆریان هەر داگیر کرابوو لە مەکەیە بۆیە بە حەقی شەرعی خۆتان ئەتوانن بچن حەقتان بکەنەوە ئێمە ئەچین کێ دێ بابێ ینی وەک بڵێ ئارەزومەندانە بۆ چوونەکە و چاوەڕێی ئەوەیان نەکرۆ ڕوبەڕووی ئەو جەنگە گەورە بنەوە بۆیە لە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام 313 یا 15 یا 17 کەس کۆبوونەوە ئەم خەڵکە وەکتمان بە ئارەزومەندانە دەرچوون و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بردنی کە لە مەدینە دەرچوون کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام عادەتی وا بوو کە لە مەدینە دەرچووە کەسێکی لە جێ خۆی داناوە عەبدوڵای کوڕی مەکتوم کە نابینا بوو فەرمووی تۆ لە جێکەی من پێشمێژی بۆ ئەو خەڵکاکەی ئەوەش بۆی بەرەکەتی علم و خوێندنەکەی قورئانەکەی نابینایە کە بێتە جێنشینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەبەرەوەی کە لەو خەڵکەی تر عالەمتر بووە پەیوەندیەکان وەرگرین فەرموو کە حوسێن فەرموو السلام عليكم ورحمة الله وعليك السلام ورحمة الله وبركاته براك والله جاخونا دو برسيارم هاي لا خزمتك يا حسين زين زور ما مصنع لخطبة لأن تجهر لي بيغمر قد ما رأى السلام أو يك برسيار بدون برسيارة تر كابرا كتيب ومزغوط كات نيش فرس تي سيمين ركعات شوارم ركعات هي سيمين شوارم تجار وفلاش ناكره ممنوع اگر دوای پیمانش بڵێ ممنوع چۆن تێنەگەیشتم عەفو لە پرسیارەکانت کا حوسێن مامۆستا زۆر مامۆستا هەیە سەڵاوات ناڕەوە دار پێغەمبەر هەر لە پێغەمبەر هەر لە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵێ اللهم صل على سيدنا محمد دانێک شێ کابرایە ئەتێ بۆ مزگەوت سێمین ڕکعات چوارەم ڕکعاتە تێ سێمین و چوارەم جار وا فریاش ناکەوێ بەڵێ دوانە بوو ئەڵە کاتە تێ بۆ مزگەوت یا مڵسمۆیە سێمین ڕکعات چوارەم ڕکعاتە تێ چوارەم سێمینە تێ جار واش فریا ناکەوێ فریا ناکەوێ بەڵێ ئەڵێن بۆچی زوو نایەت مەمەسمەوەیە ینی ئەوە گوناحبار نابێەوە باشە ئینشاءڵڵا وەڵام تێ باشە قوربان دێرە خوا سەد چاوەکەم کاکەی فەرموو السلام عليكم ماشي مستجاب وعليك السلام ورحمة الله كاكي جان اخواني رازي ما مستجاب والله ما مستجاب بسيارك ما بقى فرموا براك فرموا لكن شيء رمضان وقدر اخوة بتاعي مقر بله او بتاعي مزور بقرق مقرتيا بروابك او شوكا يعني حتى يتخوم منك تلا بقرق حسب اذا كان هم بريندار بوا يتبيسن بولا دائم اي قرم بخوم من الشروط بخوم سبحان الله كبروجي ضم يعني زور ازيد دخوم يا ربي خوا شفاء بو بنيري بالله زور بازيد يعني تأير مني زور بازيد يعني اخوي يقول ان شاء الله لا كم نكات ولا ادرك بس براس يعني بتعبتي او شو زور ازيد قال بس انه بتواني ما كان خوش ما ادرم هيك بياني برو
تێنەبم یعنی قڕگم هەست پێ دەکەم هەم بریندار بووە. خوای تعالی شیفا بۆ بنێرێ خواستیا رەبی وەسەشە ئینشاءڵڵا ڕوونکردنەوەتە دەیرێ بەسەر یارەکەم وەڵی خوای گەورە بتپارێ جێگاکە بگیان. کاکدارە لە عەربەت فەرموو کاکدارە. صاحب فرمووی انشاءالله خوای تبارک و تعالی فرمومان لێکا بۆ دەرگاکانی بەهەشت. السلام علیکم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بەسنگێکی فراوانەوە لێم وەرگرم مامۆستا جان. کاکدارە ئێمە هەمیشە لە خزمەت داین. هەرچی بە قسەم قورئانە نەکا سەری تێنێ. بەتاکید. خوای گەورە فەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. ئەفەرمێ موسڵمانان یەک بگرن جیا مەبنەوە. ئەی باشە ئێوە بۆ پێدێژی ئەم ئاەتەتان گرتووە. مەلای کۆمەڵی دادگەریمانێ، مەلای یەکگرتومانێ، مەلای هێناقیمانێ، مەلای پارتیمانێ، مەلای یەکێتیمانێ، بۆ بنکێک دانانێن و یەک حەلەم و یەک هاڵە خەڵکەکە یەک گۆ یەک دەماخی هەبێ. ئەمە خراپە لەسەرتانەکەوێت لای خوای گەورە چونکە ئەو ئاەتەتان پێدێژ کردووە. ئەنجا ئەمە هەرچێک بێت کەلامی خوای تەبارەک و تەعالا ئەبێ پێلێژی عەقڵ و دەروونی خۆ بکەی لە بەخاتری قورئان. بێ من لەوە جاتە قسەم نییە و بێخوا حافیزە. خوا لەگەڵ کاکە دارا گیان دەستێ خۆش بێ. خوای گەورە موفقێکا و یەکێکمان بۆ بنێری هەمومان کاتە یەک. باش. کە حوسێن لە سلێمانی پرسیارەوە کاڵێ جاری وایە بەعزێک لە مامۆستا ناوی پێغەمبەرە بە عەلەیهی سەڵات وەسەلام سەڵاوات ناڵێ. دیارە ناوی پێغەمبەر بردن عەلەیهی سەڵات وسەلام لە وتارێکا لە مەجلیسێکا لە کۆڕێکا یەک جار فەرزە سەڵاواتەکان جارەکانی ترە بنە سونەت. بەڵام کە ئەڵێن سونەت وەکو وتومە زۆر جار نابێ فەرامۆشکرێ احتیمالێ لە بیریش یە مامۆستاکە یا زۆر جار ئەوە بێژینا خراپە. ناوی پێغەمبەرت برد صلی الله عليه وسلم سەڵاوات نەڵێی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوعای لێ کردووی. فەرمێتی لوتی ئەو کەسە بە خوڕاچێ دەست خەڕۆ بێ ئەو کەسەی ناوی منە برێ سەڵاواتم لەسەر ناڵێ یا بەخیل و ڕشد و چروکە ناوی محەممەد ببرێ عەلەیهی سەڵات وسەلام نەڵێ صلی الله عليه وسلم. دەستی خۆش بێ توانی هەمومان بەشەرین بە تایبەتی مرۆڤ و بەشەری ئەم سەردەمە بە مامۆستا و بە هەمومانەوە هەمی سەرقاڵ و غافڵ و مێشک مەشغوڵ و ئەوانەین. ئەگەر منت بینی لە وتارێکە ناوی پێغەمبەرم برد عەلەیهی سەڵات وسەلام و سەڵاواتم نەبرد بیرمی خەرەوە قەیچێکا دوو بە دوو پێم بڵێ خوای گەورە موفقێکا و ئەو سەڵاواتدانە خێر و بەرەکەتە بۆ دنیا و بۆ قیامەت وەکو باسمان کرد لە شەوی هەینیە. ئەڵە جاریوە کەسێک درەنگە چێ بۆ مزگەوت ئینسانی موسڵمان تا بۆی بکرێت پێش بانگ لە مزگەوت بێ زۆر موبارەک. ئەگەر عوزرێک شێ بوو درەنگ چوو هیچ گونەحبار نابێ. بەڵام وەکو گونەحباری گونەحبار نابێ ڕکاتی سێم و چوارەمیش بچێ. بەڵام تا بۆی بکرێت زووتر بچێ سونەتەکان بکات دوعا بکات بپارڕێتەوە بڕێ قورئان بخوێنێ. بە تایبەت لە مانجی ڕەمەزانە سەحابەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموون ئەبوو هورەیرە بە هاوڵانێ فەرموو لە سەردەمی خۆیە ڕۆژوەکانتان بپارێزن بەمانەوە لە مزگەوتە. کاکەی بەڵێ تووشی پەتا بووم قورجێشێت خوای پەروەردگار شیفاو بۆ بنێرێ. ئەگەر چی تەواو لە پرسیارەکە حاڵ نەبووم بەڵام پەتا و نەخۆشی ئەگەر قورس بوو ئینسان نەتوانێت ڕۆژوو نەگرێ. قوڕجێشە و هەر نەخۆشیی تر کە ناڕەحەتی کردی ئەتوانی بە ڕۆژوو نەبی. بەڵام ڕۆژوو بۆ خۆی شیفایە خوای پەروەردگار شیفاو بۆ بنێرێ. ئەتوانی بۆ خوڕ گوشکبوون و ئەوانت کەوشێک زەیتی زەیتون بخۆن کە زەیتی زەیتون لە ئینسانی ساخیش بخوا ئیسفادەی لەکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ کولوا زەیتە وەدەهینوا بهی فەرمێ موسڵمانان زەیتی زەیتون بخۆن و خۆشتانی پێچەورکەن ئەفەرمێ موبارەک و پیرۆزە. کاکدارە باسی حاڵەتی نائاسایی موسڵمانانە کاڵێ خوای گەورە لە قورئانە فەرمێەوە یەک بن بۆ ئێوە یەک نین. ئێمەش دەزانین و حاڵەتێکی نائاسایە کارێکی خراپە موسڵمانان پەرتەوازن. کاکدارە ئینشەڵا تۆ و من و هەمومان قسەی خێرەکەین دوعای خێرەکەی خوای گەورە هەموو موسڵمانان کاتێ یەک بە تایبەتی وەکو ئەڵێ مەلاکان هەمووتان ببنە یەک. خوای پەروەردگار هیدایەتمان بدا کە تەفرەقە و دووبەرەچی و ئاژاوە و پەرتەوازەی نێڵین هەمومان یەک بین. قسەکە تەواوە حاڵەتی نائاساییە موسڵمانان وامان لێ هاتووە. خوای پەروەردگار وەکو ئەڵێ ئیمامێکی عادلمان بۆ بنێرێ کە هەمومان لەژێر سایە و سێبەری قورئانە کۆ کاتەوە هەمومان کاتە برا و حەقی خۆیەتی مسلمان برایەتی بپارێزی هەر ناو نیشانێکی هەبێ پاراستنی برایەتی لە بەرنامەیەکی تایبەت تا باسەکەین ئینشاء الله. باش بینەوە سەر بابەتەکەی خۆمان لە جەنگە وەکو ئەوترێ ژمارە هۆکار نەتیجە ئەمانە گرنگە ئینسان بیزانێ. ژمارەی مسلمانان 313 کەمتر و زیاتر ئەوەندە بوون بە سەرکردایەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە خۆی سەر و کاری جەنگەکەی کردووە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام
هەر ئیمام و پێشنێژ نەبووە، قائید و سەرکردەیەکی باشی عسکەری بوو کە ئێستا هەندێکیمان بۆ معلومە بێ، خۆی بەردەوام لەگەڵ موسڵمانان بوو. و تەرەفی ئەولا یعنی تەرەفی کافرەکان سەرکردایەتی ئەبوو جەهل بووە، چونکە ئەبوو سوفیان کە بەم قافڵە و کاروانیەوە لە شامەوە ئەگەڕێتەوە بۆ مەکە هەست بەواکە کە مەترسیەک لەسەر کاروانەکەی هەیە و پارەکەیشی زۆر بووە. بۆیە بە چەند پرسیارە بۆی معلومە بێت کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینەوە دەرچووە بۆ ڕێگریکردن لە کاروانەکەی کە حەقی شەرعی و قانونی و عادەتی خۆیان بۆ موسڵمانان کە دەستگرن بەسەر ئەو قافڵەیە، هەر کەسێک ماڵی داگیر کرا ئەتوانێ ئەو ماڵە لەو زاڵمە زەوت کاتەوە بە هەر شێوازێک بوو لە ڕووی شەرعی وایە. بۆیە ئەبوو سوفیان بە کۆمەڵێک وریایی و زیرەکی خۆی ئەتوانی ئەو قافڵەیە بپارێزێ و ڕێڕۆکە بگۆڕێ، بەڵام پێش هەموو شتێکە هەواڵەکە بیستێ خێرا کەسێکی وریا و عاقڵ کە لەگەڵایەتی ئەڵێ تۆ بەپەلە بگە شاری مەکە و بڕۆ لە ناو مەکەیە هاوار کە بڵێ محەممەد ئەوێ دەستگرێ بەسەر ماڵەکەتانە. ئەم کەسە بە خێرایی ئەتر ئەو 400-500 کیلۆمەتری چۆن بڕیوە ئەڵێن زۆر بە خێرایی ڕۆیشتووە و گەیشتۆتە شاری مەکە و جەنگە ئیعلامەکەیشی کردووە، جلەکانی دڕانووە، حشتەکەی بڵێن جۆولوت و ئەوانە کردووە، ئەوانی کردووە خەڵکی مەکە فریای ماڵەکەتان کەون محەممەد ئەوێ دەستگرێ بەسەرێ. لێرە بە خێرایی خەڵکی مەکە کۆ بنەوە و خەڵکێکی زۆر کۆوەکەنەوە، حشتێکی زۆر، ئەسب سوارێکی زۆر، بڵین جەنگاوەرێکی زۆر لەگەڵ خۆیان ئابن بە سەرکردایەتی ئەبوو جەهل کە بەپێی فەرمودەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام 900 بۆ 1000 کەس واتە سێقاتی موسڵمانان بوون، سێ بەرامبەری موسڵمانان بوون. کە دەرەچن لە مەکام خەڵکە بیریانەکەوێتەوە کە ئەڵێن ئێمە دوژمنێکمان هەیە لەم ڕێگەیە کە چەند ساڵێک بۆ خەڵکی قوڕەیش دوژمنایەتیان هەبوو لەگەڵ بنەماڵێکا کە پێیان وتراوە بەن و بەکر. ئەڵێن ئێمە لەگەڵ ئەمانە دوژمنایەتیمان ئێمانە زەرەرمان لێدەن لە ڕێگە. شەیتان کە هەمیشەیە پەن بە کافر و بە موسڵمان بدا، شەیتانیش ئێوەیە زۆرترین زەرەر بدا، خوا لە شەڕی بمان پارێزێ. شەیتان لە شێوەی سوراخەی کوڕی مالی کە پیاوی ناوداری عەرەب بوو خەڵک بە قسەی کرد، لە شێوەی ئەوان دێت بۆ لایەن وڵێ چیەکەن، ئەڵێ پەشیمان مەبنەوە، ئێوە دەرچن بۆ جەنگەکە ئەم بنەماڵەیە هەر هەمووی لەسەر من، لەگەڵیشیانە ئەڕوا تا مەدینە لەگەڵیانە ئەڕوا شەیتان بۆی سارد نەبنەوە. باشە دوای ئەوەی کە ئەبوو سوفیان ئەم کاروانی ڕزگارەکە وەڵامە نێرێ بڵین بۆ خەڵکی مەکە کە کاروانێکە بە سەلامەتی دەرچوو و پێویست ناکە ئەم جەنگە بکەین. ئەبوو جەهل ئەڵێ نا، ئەمە لێرە نەکبەتی ئەبوو جەهلی دەرخستووە و غوڕور و لوودبەرزی دەرخستووە کە دواتر سبحان الله ئەوەی لوودبەرز بێ خوای پەروەردگار زۆر خراپ و تێشێنێ. لەن دوو مناڵ ئەبوو جەهلیان کوشت، دوو مناڵی بچووک. ئەبوو جەهل ئەڵێ ئەبێ من بڕۆم ئەو جەنگە بکەم و ئەبێ چۆنەڵێ دەرسێکی باش بە محەممەد دەم، جارێکی تر نەوێرێ ڕێ لە قافڵەی ئێمە بگرێ، ئەبێ کارێک بکەم هەموو عەرەب باسی ئەو جەنگە بکەن. دوای هەموو عەرەب و خەڵکی تریش باسییان کرد تا قیامەتیش باس دەکرێ، بەڵام بە زەرەری ئەوە. بۆیە چەند پیا و ماخوڵێکی تری خەڵکیش مەکە کۆ بنەوە لە ناو خۆیانە جگە لە ئەبوو جەهڵن ئەم جەنگە بۆچی بکەین، بۆ خۆمان تووشی ئەم جەنگە. بەڵام دیارە زۆر جار سەرکردەیەکی خراپ، لوودبەرزی، غوڕور، تەکەببوڕ وا لە بەشەرەکە کە تووشی زەرەر و زیان بێ بڕیارەدەن بڕۆن و تا ئەگەنە ئەو شوێنەی کە پێوترێ بەدر و لە شەوێکی وەکو ئەم شەوا ڕوبەڕۆ بنەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ناو موسڵمانان نابێ یەکێ لە هاوڵان کە خەڵکێکی دانا و عاقڵە بێ پێشەوەی ئەوە بکەن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پرسوڕایان پێکا چەند جارێک کە ئەبوو بەکر و عومەر و خەڵکی مەکە قسەی باشەکەن، بەڵام خەڵکی مەدینە بێدەنگە بن لەو کاتەیە. پەیوەندێکی تر وەرگرین. کاک محەممەد فەرموو. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. ماما صورات سيارة فانية. لا خزمت داين كاك محمد. مراعي بريزي وراء لباري مولوع. بالي. مولوع كمية مولوع كري بعض أيام حظوا أنا متركة. هذا بابا لما خلاص كان في الجوق ما وصابوه وقتها. مولودي بيغمر عليه الصلاة والسلام. بالي. بالي. إيه. كمية مولوع بيغمر الله ما مولى. بيغمر الأخوات ونسلنا عوضي. يا زين مولد يا غمرة إيه إذا حاجة لم زود أنا أعلم ما هو بلا ما تكابرنا مولد يا غمرة عوضي لبر خلوا جد نعلى توخي سري نعلى توخي سري يعني ورنا مولد يا غمرة نعلى في باش إن شاء الله والله متين وست شاو
الله سلام باريز خوای گەورە موفقك إن شاء الله بەسەر چاو ما بصلا جان رسالة إسماعيلية كروز الجمعة بەڵێ ملاك وصل من بس ئێ لدواي ملاك باني دا باشە باني دا كدروسا نيرسكي نريسكونات باش إن شاء الله وەڵام تێوە بەسەر چاو صاو ما سلام باريز بەسەر چاو کاک محەممەد گیان قربان باريز إخوة لەگەڵ براکەم كاك محمد درباري مولود وأوان لكاتي خويا باسكري مولودي بيغمبر عليه الصلاة والسلام كلكاتي خويا ديار لسردمي شوار خليفة كو شوار مذهب أمانية مولود نبو دواي چند صالك مسلمانان كوبونته تيانا بايادي بكين كيادك كراوة لا يادك يا خەڵکێکی فەقیر و بەسە زمان یارمەتی دراوە خواردن دروست کراوە بۆ فەقیر و هەژار و ژیان نامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوێندراوەتەوە هەر لەو سەردەمەوە زانان بوون بە دوو دەست بەڵام شتەکەەوەش قورس نییە بەو شێوازە بڵێ لەعنەت لەو کەسەی بەشداریەکە جایز نییە و قسێ هەندێک زانا وتویانە مادام خۆشەویستی دەربڕینە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بڕۆین و بەشدار بین و خەڵکیش دڵخۆشەکەن و ژیان نامەی پێغەمبەرە خوێندەوە ئەگەر هەر ئەمەن دەبێ هەندێک زانا وتویانە دروست هەندێک تر وتویانە دروست نییە ئەم بابەتە خلافیانە ئاوهایە بەڕێزەکانم هەندێک زانە کەوتیانە دروستە وتیانە خۆشەویستی دەربڕینە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵام دواترشی تری تێکەڵاو بووە لە بیدعە و لە داهێنراوە ئەوانە هەندێک زانە تریشیانە مادام سەحابە و تابعین و چوار مەذهب نەیان کرد ئێمە بۆچی شتێ بکەین ئەوان نەیان کردبێ ئەگەر دین و ئەوانەیە کە ئینسان تا بۆی بکرێ خۆی لە پارێزە بەڵام کەسێکش کردی دروست نییە پێی بڵێ لەعنەتە لێ بێ دروست نییە بڵێ بیدعە ضەلالە وكل ضلالة في النار بۆ ئەو بابەتە کە وەکەوترێ ڕەنگ بێ ئەسڵێکی بێ بەڵام ئینسانی مسلمان خۆی لێ پارێزێ ئەو لە کاتی مەولودا زیاتر ڕوونیەکەینەوە پرسیاری دووەمت لە ڕۆژی جومعە سنەتی ڕۆژی جومعە لە پێش مانگە بەڕێزەکانم سەحابەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە زوو چوون بۆ جومعە ئەفەرموون چەندمان توانێ سنەتمان کردەوە کە چووی بۆ جومعە چەند ڕکات سنەتە بێ ئەتوانی بیکەی بەڵام کە بانگی فەرموو لەو شوێنانە یەک بانگە سنەتی جومعە نامێنێ و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە بانگی فەرموو یەکسەر هاتۆتە سەر مینبەر بەڵام لەو شوێنانەی دوو بانگە درێ ئەو شوێنانی دوو بانگە لە بینی دوو بانگەکانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لە بینی دوو بانگە سنەت هەیە و دوو بانگی جومعەی شەرعیە چونکە ئیمامی عوثمان بانگی دووەمی داناوە کەواتە کەسێک ئەگەر لەو شوێنانی دوو بانگ درا ئەتوانێت سنەت بکات یەک بانگ بوو سنەت مەکەن پێشتر سنەتەکە بکەن فەرموو کاک محەممەد فەرموو کاک السلام عليكم بريكم وعليك السلام ورحمة الله وبركاته خواهی گەورە سادەستم بەتە بۆ پاشەوە حەزتان کێسا خۆت کارمەندەکان ئینشاءالله خواهی گەورە ئەجرتان لەبن ئینشاءالله تعالى إن شاء الله خوای گەورە موفقك لای مامۆستا جان یەک دوو پێیان هەیە لە مانگە ڕەمەزان کرد ئینشاءالله ڕایگەیەنی ئینشاءالله زەهابت چۆن دام دوو پەیامم هەیە دوو پەیامم هەیە ڕایگەیەنی لە خزمەتای لە خزمەت فەرموو بەڵێ مامۆستا پەیام یەکەم ئەوەیە هەندێک کەم دەراماتن لە کرێخانوودان لە مانگە ڕەمەزانی پیرۆزن و کەسانی کە خانیان بەکرێدا ئەم مانگی بە دیکەنە خێر و سەدەقا لە پێناوی خۆی گەورە کە ئەو کەسانەی هەژارن نەکەن دێ کەسەیە تەبەن دەوڵەمەندە لە خاندایە ئەوە قەی ناکرد بە زەکاتیش بدا بەڵام ئەو کەسە فەقیرانەی کە لە خانوویدان بەکرێن خۆی گەورە ئینشاءالله بەرەکەت دەکاتە قاسەی ئەو کەسانە کە خانەکانە بەکرێداوە ئینشاءالله کرێخانیان لێوە نەگرن ئەم مانگە بەڵێ ئەمە پەیام یەکەم پەیامی دووەم وای مامۆستا زۆر منداڵ هەیە تەمەنی 8 ساڵ و 9 ساڵە بۆ ڕۆژوو دەبێت زۆر تەلەفۆن بوو مامۆستای ئاینەکان دەکەن ئەوای وەقی ناکە باسیە بن چون مامۆستا ئەو تەڵەبانە یەکەم شت لە مەکتەبن دووەمیش کلیان سز دەبێت کە ڕۆژان لەسەر نێزاران تا بلوغی دەبن پێویستە ئێوەی مامۆستایان ئاینی ڕایگەێنن بڵێن جارە با بە ڕۆژوو بن دەتوان هەتا نیوەڕۆ بە ڕۆژوو بن دوو ڕۆژ بۆیان بە ڕۆژ حساب دەبێت لەوەرەوەی ئەم داڕان با فێرە ڕۆژوو بن بەڵام مامۆستاکە گەورە بن ئەمانە کلیان سز دەبێت کە ڕۆژان لەسەر بێ ناتوان بە ڕۆژن ئەو کاتی زەردان لێ دەکرێت مامۆستا گیان باش مامۆستا گیان دەستادان خۆش بخوای گەربادەر بەزان ئینشاءالله تعالى خوای گەورە موفق کاک محەممەد گیان خواگای لێو بێ دایکی عەلی فەرموو دەری مامۆستا السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته دەستخۆش ئەو بەرنامەجوانت دەکەم مامۆستا سەربەرز بی خوشکەکەم سەلامەت بی مامۆستا دوو پرسیارم هەیە مامۆستا گیان فەرموو بەڵێ ئەوە مامۆستا دین دەکات کوڕەکەم ئەو سار یعنی سارێکی بەسەدا پێپەڕی بووە 2 ملیۆنی هەبووە هەتا ئێستا گەیشتە 9 ملیۆن یعنی ئەو سار دوی هەبووە پێشتری ئێستا گەیشتر یعنی 9 ملیۆن ئەس ئایا لەو 9 ملیۆنی لە هەموویان لە هەر 9 ملیۆنەکەی دەکەوی یان لە هەر 2 ملیۆنەکەی
ئەگە پرسیاری دوێشم ئەوەیە بەخۆ برین زەکاتی دایک و باوک بە ئەولادی خۆی دەچیتن ئەگەر زۆر فەقیر بی زكاة بو أولادي خوت بەێ یعنی زەکات خۆت دێ ئەولادی خۆت بله إن شاء الله ماری ولا جودابی مەسرف شتی خۆی جودابی بله إن شاء الله ولا متيبه بس تشاو دەستخۆشت دێ دەکەم مامۆستا خو أسر برزكاة طاعته قبول به إخوان لقلبه كاك محمد لكاني كرده أو بيامو وكو داوا كاري بيشنيار وعلي تيجيشم قبله خاون خان وخاون ملكو أنا تابويان بكري لو مانجيا مراعاتي خلشي كريشي وقرزار وأوانا بكن دس خوش بباس مانكر وكارشي بيرو زي ما مسلمان هميشه هاو كاري أكتر بين بتايبتي لمانجر رمضان وأو كساني كريشي وأوانا بشيويشي قشتيا زور بي زوريان فقير وهجارن بيويسا أقام ليان بي وخاون خانوش بو بخشيني مالكي كم ناكا وبقرا باريزرا وبيو شاكتر بي كبدا خون تجار كريتشيكيش زور كريتشي ظلمي زورك على خاون خانو كبجيل باري او كاربا وانا هذا ونا شرعي بالرزق كان يا باري نيو ماغ نادا ماغيك نادا ما نحمي نا شرعين انسان اقدار به بيوسا همو لايك تشاق بي لقل يكترا بتايبتي لما انجر رمضان عباده اگر من بروجو بمو قران مخوندو ختمم كردو بلام خانو كريكم بجيش پارەی ئاو و کارەبام نەدابوو نیوەی کرێکەم نەدابوو عیبادەت و تاعەت و شتانە بۆ خۆم نامێنێ ئینسان وریا بێ مەگەر لە حاڵەتێکا عوزری هەبێ ئەو کاتە پێویستە بە خاوەن خاونەکە بڵێ نیمە و داوای لێبوردنی لێکەم بەس ئەچێ بەجێ لێو نە تەلەفۆن هەڵەگرێوان و بابەتی دووەمی ئەو برایەوە ئەزانم باسی ڕۆژووی منداڵە لە ئیسلامە ئینسان تا باڵغ نەبێ ڕۆژووی لەسەر نییە بەڵام سونەتە فێرکرێن صحابة فرمون مناڵەکانمان فێرکرد جاری وا بۆ گەیشتە عەسر برسیان بوو تۆپێ شتێکمانەدایە دەستیان و تۆپی ئەو کاتە لە خوری و ئەوانە بۆکو لە صحیح بوخاریاتەوە ئەمان خڵافاندن مەشغوڵمانەکردن اینجا مناڵ شکە پاکە بە تەبیعەت حەزی لە ڕۆژ و نوێژ و تاعەت و قورئان خوێندنوانە فێریان کەین ڕایان بێنین قەیچێک زۆربەی مناڵەکانمان دووژە منانە خۆن ئێستا و مناڵیشی بە ڕۆژ و نیە سەعای 11 لە سێ نانێکە خوا دوایش ئێوارە نادەی فێری کە نانی پارشێو بخوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام فەرمێ ژەمە پیرۆزەکە بۆ پارشێو لەبەرۆگەر مناڵەکانمان بە ڕۆژوویش نەبوون بۆ پارشێو هەڵیان سێنین ڕایان بێنین لەسەر پارشێو بۆ نوێژی بەیانی بیان نێرین ڕایان بێنین لەسەر نوێژ و تاعەت بەڵام ئەگەر مناڵێکی زۆری بۆ هات ناڕەحەت بوو پێی بڵێن بیشکێنە هیچ گوناحبار نابێ و مامۆسای ئاینیش پێیان ئەڵێ بە تاکید بەڵام ڕاهێنانیان گرنگە خەشێکا با مناڵ فێر بێ با جاریش برسی بێ با جار ڕەنگیشی زەر بێتەوە هیچ زەرێکی بۆی نییە مەگەر ئەو مناڵی کە نەخۆشیان حاڵەتێکی ترێ و شتێکی ترە ودواتر هل لم نالي وفيريكي كجيان بريتيل ناڕەحەتی لقد خلقنا الإنسان في كبد دایشی علی دوو پرسیارێکەمی وای لێ تێگەشم کە پارەی زەکات ئەگەر نەمێنێ لە ماوەی ساڵەکەیە دیارە زەکات ئەبێ ساڵ بەسەریا بچێ و بگاتە حەدی زەکاتیش کە ئەم ساڵ بەپێی زیو کراوە 2 ملیۆنی واتە هەر کەسێک پار ئەم کاتە 2 ملیۆن و نیوی هەبوو بێ ئێستا فەرزە زەکاتەکەی بە ئێتر 2.5 بۆتە 3.5 بۆتە 4.5 بۆتە 5 بۆتە 10 چەند هەیە زەکاتەکەی بە لە ڕەمەزانە بەڵام لەو ماوەیە نەماوە و هاتۆتەوە لەو دەخی کە هاتۆتەوە حیسابەکرێتەوە تاریخەکەی بۆ نمونە من پار 10 ملیۆنم هەبووە 2 مانگ پێش داومەتە شتێ بۆ خۆم نەک ڕاکەم لە زەکات کە فێڵکردن لە زەکاتان ناکرێت داومەتە شتێک و دوای شەکەم جارێکی در فرۆشتۆتەوە داومەتە سیارێ دوای حەزم لێنە بۆ فرۆشتومە لەو دەخەو کە بۆتە پارە حیسابە و پرسیاری دومی زەکات بۆ ئەولاد نابێ جای تریش باسمان کردەوە بەڕێزەکان بە شێوەیەکی گشتی زەکاتی دایک و باوک بۆ ئەولاد نابێ ئەولاد بۆ دایک و باوک نابێ وتمان لە ڕووی شەرعیەوە وایە بە شێوەیەکی گشتی حاڵەتی تایبەت باس ناکەین ئەمجار ئینسان زۆر جار وتومانە یعنی چی من زەکاتم هەیە بڵێم ئەی دەمە کوڕەکەی خۆم یعنی زەکاتم یعنی دەوڵەمەندم ئەی دەوڵەمەندم ئەم ماڵە بۆ کوڕەکەی خۆم نەبێ بۆ چێ بۆ ئەولادەکەی خۆم نەبێ بۆ چێ لەبەرەوە نا بەڕێزەکان زەکات مەدەن بە ئەولادی خۆتان فێر بن زەکات لە ماڵەکەیە دەرکەن باشە خەڵک هەیە لەم شارەیە زەکاتی زۆری هەبوو ئەڵێ ئاوا بڕێکم داوەتە ئەو خوشکەم و بڕێکم داوەتە خوشکەزاکەم و کە زەکات بۆ خوشک و خوشکەزاچێ ئەی دەوڵەمەندن فەقیرن وەڵا وەزعیشیان باشە بەس وەک هەدیەدا ئەمە زەکات نییە لەبەرەوە ئینسانە بێ زۆر وریای زەکات بێ ئینشاڵڵا لە فرسەتێکا باسی هەڵەکانی زەکاتەکەین نا زەکات مەدە بە ئەولادی خۆت باش ئەم جەنگی بەدرە کە پێویستە بەردەوام و بیرمان بێ و لە قورئانی پیرۆزا بە تەفسیل باسەکرێ جەنگەکە دەستی پێ کردووە و پێش جەنگەکە پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام زۆر دوعای کرد لەش وەکو ئەمشەو پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام زۆری دوعا کرد خوای گەورە فەرمێ ئیذ تەستەغیثون رەبەکم فەستەجابە لەکم
خی گەورە فەرمی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام بۆیان باس کە کاتێک ئێوە داوای هانا و هاوارتانە کرد لەخوا فاستجاب لكم خی پەروەردگار وەڵامی دان و ئەنی ممدکم بألف من الملائکة مردفین خی گەورە فەرمی هاوکاریتانەکەم بە هەزاران مەلایکەت کە بەرودوا لە دوای یەکادێن. بۆیە ئینسانی مسلمان ئەو قسە ڕاست نییە بڵێ کافر لە ئێمە زیاتر تۆ بەتەمای بەڕوبەڕووی ئەمریکا و جوولەکە ئەوانە بیتۆن. هیچ کاتێ لە مێژووە مسلمانان کەم وا بۆ لە مێژووە مسلمانان ژمارەیان وەکو کافر وا بێ یا لەوان زیاتر بن. هەمیشە مسلمانان ژمارەیان کەم بوو. ئەم عەقیدە و مەبدەئەیە کە ئینسان سەرکەوتوو ئەکا و ئەم دوعا و پاڕانەوەیە ئەم خۆ تەسلیمکردنەیە بۆ خوای پەروەردگار. بۆیە زۆر دوعای کرد لەگەڵ ئەبوو بەکر ئەو دیارە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ناو هاوڵان بوو بەس یەکێک لە هاوڵانی مەدینە هات وتی ئەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام من پێم باشە تو ئاوا لە ناو ئێمەیان نەبی شوێنێکت بۆ دروستکەین جیاوە کۆمەڵێک گەنجی باش و چست و چالاکی مەدینەت بۆێنم چکە سوپاکە 240 خەڵکی مەدینە بوون. ئەم گەنجانە بۆ ئێنم بتپارێزن ئەگەر سەرکەوتین ئەوەی هەمومان هیوایەتمانە ئەگەر سەریش نەکەوتین تێکشکاین با جەنابەت پارێزراو بی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ببینێت و خەڵکێکی زۆر لە مەدینەیە کە دیفاعەکا و ئەوانە بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوعای خێری بۆ کرد و ڕایەکەی پێ جوان بوو سەحابەی جێبەجێیان کرد. جەنگەکە دەستی پێ کرد و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دوعای زۆری کرد و خوای پەروەردگار مەلایکەتی نارد و مسلمانان سەرکەوتن و بە زەرەری کافران کۆتایی پێهات کە هەفتا لە کافرەکان کوژرا خەڵکی گەورە گەورەی ئەنیتیا بوو بە حیساب و لە مسلمانانی 14 کەس شەهید بوون 6یان خەڵکی مەکە بوون 8یان خەڵکی مەدینە بوون. ئەوە وەکەوترێ پوختەی جەنگەکەی بەڵام پند و ئامۆژگاریەکان پێویستە ئاماژە پێ بکرێن. یەک وەکو لە لاپەڕی یەکەمی سوورەتی ئەنفال خوای پەروەردگار لە ئەوەڵی جەنگەکەیە زۆر جار ئینسان حەزی بە شتێکی ئاسانە بەڵام خێری لەو ئاسانەیان نییە. خوای گەورە فەرمێ وإذ يعدكم الله إحدى الطائفتين أنها لكم وتودون أن غير ذات الشوكة تكون لكم. فەرمی ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام بۆیان باس کە کاتێکە خوای گەورە بەڵێنی پێدانێ چێ لەو دووشتە بە نسیبتان بێ یا کاروانیەکە یا غەنیمەتەکە. ئێوە حەستانە کرد کاروانیەکە بێ چون کە بێ جەنگ و بێ خوێن ڕشتن بوو بەڵام خێر لەوەیە بوو کە ئەمەیان بێ. بۆیە جەنگی بەدر ئەگەر هەر دەستیان گردایە بەسەر کاروانیەکە یا بەڵێ ماڵێکی خۆیان دەسەکەوتەوە حەقێکی خۆیان وەرەگردەوە وەکو ئەوترێ تەسەلایەکی دڵیان ئەهات بەڵام بە جەنگەکە لوتی دەسەڵاتدارێکی گەورەی ئەو سەردەمە شکاوە مسلمانان ناوبانگیان دەرکرد و خەڵکی تر لێیان ترسا لە مسلمانان و خوای پەروەردگار ناوینا یەومە الفورقان ڕۆژی ژیاکەرەوەی حەق و باتڵ لێ کرد و کۆمەڵێشتی زۆر دەرکەوت کە ئەکرێ بڕێکی ئاماژە پێ بکەین. وانەی یەکەم ئەوەیە کە ئینسان زۆر جار حەزی لە شتی ئاسانە بەڵام خێرەکە لە ئاسانەکە یادیم چۆ بۆ قورسترەکە. دوو وانەی دووەم کە فێرێ بین هەمیشە ئێمەی مسلمان لە سیراعین لەگەڵ کافر و بێباوەڕ و گاور و جوولەکە و ئەوانەیە ئەم سیراعا بێ بمێنێ هەر مسلمانێ پێی وابێ هەر کافرێ بێتە سەر دەسەڵات و بڵێ ئەمە برا گەورەی وەلی ئەمرۆ بێ بە قسەیکەین و جەنگ و جیهاد نەکەین با بە خەڵک بۆ خەڵکە دەیتە کوژ بۆ جەرجی دایکە سووتێنی بۆ ئافرەت بێوەژنەکەی بۆ مناڵ بێ باوکەکەی ئەم قسەیە پێشەوانەی قورئان و سوننەتە. جەنگ و جیهاد بەشێکە لە دینی ئێمە نابێ بمرێ بەڵام ئەبێ ڕێکخرێتەوە. بۆیە کافر و بێباوەڕ هەمیشە زۆر خراپ دەسەخەنە جەنگ و جیهاد ئەیانەیە گروپی خراپی بەناو جیهادی دروستکەن وەکو بینیومان و بیستومانە بۆ ئەوەی جەنگ و جیهادە جوانەکە کە ئامانج لی سەرخستنی دینی خوای پەروەردگارە پاراستنی مسلمانە نەیەشتنی زوڵم و زاڵمە شکاندنی لوتی زاڵم و تاغوتە ئەو گروپە بەناو جیهادیانە هەندێک جار هەندێکیان ئەیانەوێت جیهادەکە ناشرینکە لە من تۆی مسلمان نابێ بگەین کاریگەریەوە لەبەرەوەی خەڵکێک جیهاد ناچەکان بڵێ باوەڕم بە جیهاد نییە ئەمە قسەیە کوفرە. نابێ مسلمان بڵێ باوەڕم بە جیهاد نییە لەبەرەوەی خەڵکێک جیهادی ناشرین کردووە. جەنگ و جیهاد بەشێکن لە ژیانی هەموو مرۆڤایەتی خەڵک شانازیەکە بە پەیامە ئینەکەیەوە. ئێستا چۆن خەڵکی ئەڵمانیا چۆن شانازیەکەن بە جەنگی جیهانیەکانەوە و خەڵکی تر چۆن شانازیەکە بە نەک بە وەکەوترێ بە کوژدانی هەزاران و ئەوانە بە کوژدانی ملیۆنان خەڵک. ڕۆژەنجی ڤێتنام بخوێنەرەوە کە زۆر دوور نییە ڤێتنام و ئەمریکا چەند ملیۆن خەڵکی تیا کوژراوە خەڵک شانازی پێواکە. ئەی من و تۆی مسلمان کە بە زاهیر مجاهیدێک هیچ دینارێکی نادرێتێ و جەنگ و جیهادەکە و گاور و جوولەکە ئاکوژرێ بۆ شانازی پێوە ناکەی بۆ دوعای خێری بۆ نەکەیت. لەبەرەوە هەمیشە ئێمە لە سیراعین و ئینسانی مسلمان بزانێت چۆن مامەڵاکە و جەنگ و جیهاد بەڕێزەکەم جەنگ و جیهاد بە پێی ئاەتی قورئان بۆ کاولکاری نییە
ئەزان لەو جەنگانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەنها یەک ئافرەت کوژراوە، یەک ئافرەت لە هەموو جەنگەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. و لە جەنگی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەبیستراوە کاولکاریەکی تیابوو بێ، خانی خەڵکی ڕووخانە بێ و چیوە، چونکە ئامانج لە جەنگ و جیهادەکە زۆر گەورەتر. خوای گەورە فەرمێت جەنگ و جیهاد بۆ نەهێشتنی فیتنەیە، بۆ نەهێشتنی دەسەڵاتداری زاڵمە، بۆ سەرخستنی چەوساوەکانە، بۆ دڵخۆشکردنی خەڵکە، بۆی خەڵک خوا بپەرستێ، بۆی خەڵک ئازاد بێ. خەڵکی تریش هەروای کردووە. لەبەرەوە ئەم سیراعە هەیە ئینسانی موسڵمان پێویستە ئاگادار بێ. و گرنگە ئینسانی موسڵمان هیچ کاتێ دوعا و پاڕانەوەی بیر نەچێ و لە هەمان کاتە خوای پەروەردگار بەڵێنی داوە هەر موسڵمانێک بە پاچی و بە چاچی جەنگ و جیهاد بکە، خوای پەروەردگار سەرکەوتوویەکە و بەپێی ئایەتی قورئان مسلمانێ بچێ بۆ جەنگ و نەیاتەوە خۆی و هەموو تیا بچێ و ئەوانە ئەوە دۆڕان نییە. بەپی پێوەری دنیایی ئەوە دۆڕانە، بەپی پێوەری دنیایی، بەس بەپی ئایەتی قورئانەوە ئیحدە الحوسنەیەینە. خوای گەورە لە سوورەی تەوبەیە ئەفەرمێ قل هەل تەڕەبەسوونە بینا ئیلا ئیحدە الحوسنەین. ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام بە منافقەکان بڵێ ئەو دڵنەخۆشانە کە ئەڵێ با بە خەڵک بۆ دەیتە کوشت، پێیان بڵێ ئێوە چاوەڕێژتانە، ئێمە بەتەما یەکێ لە دووشتە زۆر باشەکەین، یا سەرەکەوین یا شەهید دەبی. مسلمان حاڵەتەکە هەروە یا سەرەکەوێ یا شەهید دەبێ. وەی معنای وانەیە خەڵکێک کە شەهید دەبێ خراپ بکە. شەهادەت خوای پەروەردگار نایدا بە هەموو کەسێ، وەلیومەحص الله الذین آمنوا ویمحق الکافرین، پێشتر ویتەخذ منکم شوهداء. لەبەرەوە شەهادەت خەڵاتی خوای پەروەردگار نایدا بە هەموو کەسێ. بۆیە ئێمەی موسڵمان پێویستە بزانین تا قیامەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ تا قیامەت جەنگ و جیهاد دەمێنێ و جەنگ و جیهاد بکەن و ئازا و دلێر بن و پێشتریش دەیان ئاەتی قورئان پێمانە فەرمێت جەنگ و جیهادکەن. بەڵامە بێ بزانین جەنگ و جیهاد لە ئیسلامە ئامانجەکەی زۆر گەورەترە کە لەوەی خەڵکێک بیەوێ خەڵکێکی کافر بێت تەفسیری جەنگ و جیهاد هەم بۆ بکە. ئێمە جەنگ و جیهاد دەبێت لە ڕەسوڵ الله وەرگرین عەلەیهی سەڵات وسەلام، چۆن جەنگ و جیهادی کرد، چۆن ئەدەب و ئەخلاقی پاراستووە لە کاتی جەنگ و جیهاد. سەحابەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە درێژەیان داوە بەم جەنگ و جیهادە چۆن پاراستویانە. بەڵێ کاتەکەمان بەرەو کۆتاییە چێوە بابەتی جەنگ و جیهاد بابەتێکی فراوانە. قسەی کۆتاییمەوەیە کە نابێ ئەم یاد و جەنگە گەورانە بیرخرێ و پێویستە هەمیشە ئەمانە باس کرێت، چونکە قورئان تۆماری کردووە و وەکو تێبینیەک هەموو بابەتی ڕۆژوو کە ئێمەی موسڵمان زۆر بەگەرم و گوڕێ و پێشوازی لە ڕەمەزانەکەین کە حەقی خۆیەتی زۆر بەباشی بە ڕۆژووە بین، خێر و خێراتەکەین. هەموو بابەتی ڕۆژوو لە قورئانە دوو لاپەڕەی تەواو نییە، بەس جەنگی بەدر دە لاپەڕەی قورئان باسی جەنگی بەدرەکە. یعنی چی؟ بۆ خۆمان بیری لێ بکەینەوە. خوای پەروەردگار هەموو لایەکمان عاقبەت خێرکە. یا ربی خوای پەروەردگار هەر کەسێ دیفاع لەم دینەی تۆ کە خوایە سەرکەوتووی کە یا رب العالمین، هەر کەسێ دژایەتی ئەم دینەی تۆ کە خوایە لەو مانگی هیدایەتی بی، ئەگەر ئەهلی هیدایەت نییە خوای پەروەردگار ڕیسوای کەی. خوایە هەر موسڵمان لەم سەرجەویا جەنگ و جیهاد دەکات لە پێناوی تۆیە، خوایە سەریخە یا رب العالمین. خوایە ئەوەی کە تیاچوو خوای پەروەردگار بە شەهید قبوڵی کە یا رب العالمین پلەی شەهادەتی بەنسیبی ئێمە ئەوانیش بکە یا رب العالمین. خوایە هەر موسڵمان لە ناڕەحەتی لەسەر هەڵگری، خوایە لێمان خۆش بی، خوایە لە تەپەڕن لێمان خۆش بی یا رب العالمین. بە تایبەت لە دایک و باوکمان خۆش بی، ئەوانەی کە ماون تەندروست باشیان کەی، سەحەت باشیان کەی، هێز و قووەتیان زیاد کەی، ئەوانەی کە مردوون خوایە قەبرەکەیان بۆ بکەی بە باخێک لە باخەکانی بەهەشت. هەر موسڵمانێک گوێی لە ئێمەی خوای پەروەردگار دڵی خۆشکەی ڕەحمی پێ بکەی. هەر ماڵە موسڵمانێک کێشە و گرفتیان هەیە بۆیان چارەسەرکەی. مناڵەکانمان لە فیتنەی ئاخر زەمان بپارێزی، ماڵەکانمان پڕکەی لە خێر و بەرەکەت یا رب العالمین. خوای هیدایەتمان بدەی بۆ ڕۆشتە بەرز و جوانەکان، بمان پارێزی لە ڕەوشتە خراپەکان. خوای ئەو ئافرەتە بەڕێزانەی کە ماندووە من لەو مانجی ڕەمەزانەیە بە پارشێ و بە سازکردنی خواردنی ئەوانان خوای بە باشترین شێوە پاداشیان دەیتەوە. دایکمان، هاوسەرەکانمان، خوشکەکانمان خوای پاداشیان دەیتەوە یا رب العالمین. خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعەت لە هەموو لایە قبول کەی. هیدایەتمان بدەی ئەو چەند ڕۆژەکەمەی کەماوە لە مانجی ڕەمەزانە بە شێوەیەک بەسەری بەرین تۆ پێت ڕازی یا رب العالمین. هەموو چاکەکانمان لێ قبول کەی، لە هەڵە و کەم و کورتەکانیشمان خۆش بی. ئەم کوردستانەمان بۆ پارێزی لە هەموو ناڕەحەتیە پڕیکەی لە خێر و خۆشی. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.